بەتا ڕۆژبین کزڵ هونەرمەندی باکووری کوردستان دەست پێ دەکەین کە نوێترین بەرهەمی بەناوی گوندین و هاوار بە شێوەی ڤیدیۆکلیپ بۆ هەوادارانی بڵاو کردەوە. گوندین و هاوار لە تێکستی هۆزان مزگین و لە ئاوازی سەید یوسفا ڕۆژبین کزڵ تاوی ئامرە میوزیکەکانی نێو ئەم بەرهەمەی ژوێنیوە ڤیدیۆکلیپی گۆرانەکە لەلایەن زانا کزڵ وێنەگیراوە. ڕۆژبین کزڵ کاری مۆنتاژی بۆ کردو و لە کەناڵی تایبەتی خۆی لە یوتیوب بڵاو کراوەتەوە. ڕۆژبین کزڵ خەڵکی نسێبینی باکووری کوردستانە لە ئەڵمانیا لەدایک بووە، هەر لە وڵاتەش دەژی و ئێستا خوێندکاری زانکۆیە بۆ پارێزەر دەخوێنێت. دوایین بەرهەمی ڕۆژبین کزڵ بەرهەمێکی دوێت بوو لەگەڵ هونەرمەند فەهیمە بە ناوی ئاغ دلێ من کە لە 7 تەمووزی ئەم ساڵ بڵاو کرایەوە و لە تێکست و ئاوازی ڕۆژبین کزڵە.